ایوار باش هکار ایوارا تمام بینارین کردستان مستوچار باش بیتن کنگره چارده ابن که علالش بردوام بکل هولا پیشیامه آنها راپورین روشنبیری و دارایی دهنه خواندن و لکولین بوتینه کرن پشت راجی آخفتنین آماده بویان به تایبتی اندامین کنگره بجن رین ما و پیشن یارین وان دخوازین وان تعداد هنه بجه کرن پشتی وی قناغه ایدی هلبجارتنا اندامین دسته دست بید کتن يعني ممكن دمجمير چار حتى ششو نيفان ويچاخي اندامين دستيك و پازدانه بتمامي بهنه هلبجارتن بدنگي 400 اندامين دي دناوا في هولال پیشيامه نها ميران صباح چالاگوان هم جي اندام کنگره 14 ميوانه منه اف پیرواج بو بن که لالش گله گرینگه چه گوهرتن سر دهاتنه کرن جي کنگره 13 و 14 گوهرتن هاتنه کرن چنه بله دست بکر زور سپاس بو ویدر فته هەورۆ ڕسمێت کۆنگری چاردێ بنگێلاریشی سەرەکینە هەلبێژی دێ هەلبژارتنێت ئازادانەیە نەکردن دوێ دەرەجادی دەستەیەکە گشتێتە هەلبژارتنش 15 کەسا پێک دێن ئەو 15 کەسا ئەڤرۆکەژی بنی نەراتیا 400 مان دەبێت کۆنگرێ لالش هەموو شار و شارۆچکێتوان شنگار و وڵات شێخ و هەر دەبەرەکی حتەش ئۆفیسا ئەوروپا جیهاتینە هەلبێ دەرێ شەرعەتی دەنەوان 15 کەسە ئەو 15 کەسەژی چەند ڕۆژێ دی دەدێت ناخۆدا سەرۆکێکی و جێگرێکی دانێن بۆ سەرۆکاتی و جێگیریە دەستە سەرەکیە بنگێلالش و دیڤرا دێ گەنگە شەو داڕستاندن ئێنەکردن سەرپەیرە و پرۆگرامی بنگێلالش چونکە ئەم زین هەر ڕێخراوەک هەر بنگەهەک هەر پارتێک بێتە دامەزراندن دەبێتن کۆنگرێ خۆ بکات کۆنگرێژی بۆ نوژەنکردنا وان بریاره دەبێتن خۆلگەل دەمی بگونجێنێتن 10 ساڵت بەرینەوە نەوەکی 10 ساڵت بێتە یعنی قرارە گوهارتنە دەبی پەیرە و پرۆگرامی دا بکەن توژێ زانی هەندێک بریار چێت بتەوی وەختی ئەدگرنگ بۆم بێنەدان بۆ پاشە ڕۆژە جیلێنەوە ئەڤێ کۆرات بتم پێی دەبێتوی هەندێک بریاری دیبن پشتی جینۆساید و ماڵوێرانی هەردیسا بۆ یادیژی کودوینێسی هەش بۆم سەرخۆشیت خۆ ئارستای ماڵباتن سەربەرزین شەیدا و کچ و خۆشکودایی کردمێت ڕزگاری بوویتکەین بێتوی ئەم دەستا بێت دێبارێوان گرانتر بیتن بارێکی گرانە چەنگو ێزینۆکێت نەهامەتیەکە گراندا بنگێلارشی ڕەوشەمبیریژی بێتویە خۆل وان دیکۆمنتە وان نویسین وان چیرۆک و تراژیدی سەر ئێزیاتین ئەفریقا بەڵگەنامەیان دەفخۆ هەلگرتن دا پرۆژێکی المەحکەمە لاهای ببنە شاهد حال بۆ جینۆساید ئێزیاژی بنکێلاش بسەدان بەڵگەیەن ڤیدیۆ دوکیومنتاری بوێنە بدەنگ بە ڤیدیۆ یعنی حتا دانە یۆنێتادێ وەکە باڵگاک و ji بوو تەمامێ جیهانێ و civaka navdewletî û mirovatiyek û belê bi rastî jî jînosayd bi serê êzîdiya hatiye ji vir û şunda hewa qirara çê dî bikin ji bo xizmeta vê jînosaydê bigiştî milletê êzîdxanê her wiha nasandina vê jînosaydê li ser astê cîhanê her çi nebîtin wergirtina mafê xû li ser destê rêxraweke teroristiya dijminê hemû dunyayê êzdî hatine jînosayd kirin rastî jî Pirsê 2014 ew komkujî û garestat û jînosayda serê êziya hatî پێتیڤی هەلهینگی ژی بریارە جینۆسایدی هاتبادانان چەنگو بەری نۆکەژی ژەکەرمە دیتبا فەرمان و ئەنفال و جینۆساید سەرمەلەتی مەڤگشتیدا هاتبانە دیکۆمید نەبوون جیهانە کەوتو بیژن تاریدا بوو ئەڤرۆکە سەردەمی سۆشال میدیە سەردەمی میدیایە هەر تشتێکی تو بکەی ئاریشەک ئەڤرۆکەت ماڵباتێکێدا سەربەردەت هەموو ڕێگا سۆشال میدیا زان چه ئاریشە ئەڤرۆکە ملەتێک بێتە قەرکردن بەرچاویان کچ و ژن و زاڕۆک بێنە فرۆتن بازارە ئەگەر تو متمانێت و چاوی خۆ ببینی و تو بریاری سەر نەدەی وا دیارە ئەوە مافی مرۆڤی لاوازی و سستیا دێدا ئەم دیساژی ئەم زین ئەو دەولەتێن زلهێز بێتەویە خۆل هەر جینۆسایدێک وەرکو کوژێکە سەر ملەتێکی دابێت تایبەت ئێستی بریارە جینۆساید دێدەن و قەرەبووکردنا کچ و خۆشک و دایی کردمێت ڕزگاری بدەن ئەفڕێکا پەرلەمانی عراقی چونکە بە مافێکی سەرەکیە ئەو دەولەتە قەرەبووەوان خوشک و دایی هەرچەندە یاسا دەرکەتیە ji پەرلەمان لێ دیسا جێبەجێ گرنگ بێتە جێبەجێکردن گەلێک یاسایەتە بکورتاسی کاک میران ئەگەر شکەرەمە خوش بەردەمێمە خلاص بوو ڕۆڵە گەنجان دەبێ کۆنگرەیەدا چ بوو هەردوو ڕاگەزیێن خۆڕە بەێ ڕۆلا گەنجان دیار بودوی کۆنگریدا بەرکووە چاوێن خۆشی دیت شێوەکی ئازادانە نوێنەربەری چەندەکە ناوە هەموو تاو بنگە و نوویسین کرد لە شادنا هەلبژارتن ئەڤرۆکەژی هەموو حاضرن ئەو نوێنەرانە دیشعیەتی دەنە دەستەیەکەن و سەرۆکەگیر و بۆ بڕێبەبرنە کاری ئایندێ بنگێلانش بۆ خزمەتکردنا جوواکە ئێزدی و ڕەوشەمبیری تمام تو هەر هەبی هێژای میران سەباح هەندامی کۆنگرەوە چاردێ هەمدەمدا چاڵک بوون گەلێک سپاس